تۆپی پێ تەنیا یاریەکە و کۆتایی هەفتە خەڵک چێژی لێوەردەگرن و کاتی لەگەڵ بەسەر دەبن. ئەمە لێدوانێکی سەرنجڕاکێشی یۆرگن کلۆپی ڕاینەری ئەڵمانی و پێشووی یانەی لیڤەرپولی ئینگلیزیە. یۆرگن کلۆپ ڕاهێنەرە خوێن شیرینەکەی تۆپی پێ دەڵێت تۆپی پێ تەنیا یاریەکە و خەڵک لە کۆتایی هەفتەدا کاتی لەگەڵ بەسەر دەبن. لەوە زیاتر نییە باسی بکەم. هەروەها دەڵێت تۆپی پێ کێشەی هەژارەکان و کۆچبەرەکان چارەسەر ناکا و شەڕەکان ناوەستێنێ و دیموکراسیش لەگەڵ خۆی ناهێنێت. ئێمەش پارەیەکی زۆر وەردەگرین بۆ ئەوەی وا بکەین خەڵک بۆ ماوەی 90 خولەک خەمەکانیان لەبیر بکەن. ڕاهێنەرە بیرمەندەکەی ئەڵمانیا هەروەها دەڵێت بەڵێ ئێمە وا دەکەین خەڵک 90 خولەک هاوار بکەن و هوتاف بچێشن بۆ ئەوی کە ئارام ببنەوە و هەناسەیەک بە ڕۆحی ئاڵۆز و پڕچێشەیان بدەن. ئێمەش تەنیا ئەرکی خۆمان جێبەجێ دەکەین. کلۆپ بەردەوام دەبێ و دەڵێت دوای فیکەی کۆتایی ناوبژیوان پێویستە خەڵک بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان. ژیان لەسەر پارچە پێستێکی خڕ ناوەستێ. ژیان بەردەوامە.